ئەو گۆرانیش تازەیە هەر پێشکەش دەکەم بە شێخ سیروانی خۆشەویست ئاوازەکەی وەرگیراوە تێکستەکەی مامۆستای خۆشەویست یونس شەریفی خۆشەویستە زۆر بێزارم زۆر بێزارم دڵم تەنگە زۆر بێزارم ناڵم بەرەو ئاسمان دەڕوات تەمەنێکە بێهۆش دەژیر گوڵێک ڕەنجێم بە بابات تەمەنێکە بێهۆش دەژیر گوڵێک ڕەنجێم بە بابات دەژی گریانم بۆ یاری جوانم دەژی گریانم گەلێ بێزارم لەگەڵ شنەی شەماڵێکە دڵم عشقی چ جوانێکە بێهۆش دەژیم هەموو کاتێ گریانی من سیرۆچێکە بێهۆش دەژیم هەموو کاتێ گریانی من سیرۆچێکە دەژی گریانم بۆ یاری جوانم دەژی گریانم گەلێ بێزارم مەزبوو بە دوو چاوی ڕەشی ئەوە ساڕی ژیازەرم منی خستە خەیاڵ و خەم تەنیا لە نیگای دەڕوانە منی خستە خەیاڵ و خەم تەنیا لە نیگای دەڕوانە دەژی گریانم بۆ یاری جوانم دەژی گریانم گەلێ بێزارم دواتە منم لەگەڵ تۆدا چەرخی ڕۆژگارم بەڕێ دەکەم لەسەر دڵم من دەنووسم گوڵم هەر تۆی تاقانەکەم لەسەر دڵم من دەنووسم گوڵم هەر تۆی تاقانەکەم دەژی گریانم بۆ یاری جوانم دەژی گریانم گەلی دەست خۆش